ئەردۆغان لە عێراق و هەرێمی کوردستان چی دەکات؟ گرنگترین دۆسیە و مەلەفەکانی سەرمێزی دانوستانی نێوان بەرپرسانی عێراق و تورکیا چین؟ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لەکوێی دانوستانەکەدایە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بە سەردانێکی یەک ڕۆژە لە عێراق و هەرێمی کوردستانە. سەردانەکەی ئەردۆغان بە یاوەری شاندێکی باڵای وڵاتەکەی بۆ عێراق گرنگی خۆی هەیە. ئەردۆغان لە سەردانەکەیدا 8 وەزیر و کاربەدەستی پلە باڵای حکوومەت و وڵاتەکەی لەگەڵ خۆی داهێناوە و دەیەوێت بەدەستێکی پڕەوە بڕواتەوە و دۆسیە گرنگەکان لەگەڵ عێراق یەکلایی بکاتەوە. ئەردۆغان پێش سەردانەکەی بە میدیاکانی تورکیای ڕاگەیان لەگەڵ بەرپرسانی عێراق و هەرێم کە ئەو بە باکووری عێراق ناوی برد گفتوگۆ لەسەر کێشە هەڵپەسێراوەکانی نێوانیان دەکەن. سەردانەکە هاوکاتە لەگەڵ گەڕانەوەی سوودانی لە ئەمریکا کە دوای سەردانێکی یەگەفتەیی بۆ ئەمریکا و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە چەندین دۆسی سیاسی و ئەمنی و سەربازی عێراق لەلایەن ئەمریکاوە گفتوگۆی لەسەر کرا. چاوەڕێ دەکرێت سەرۆکی تورکیا لەگەڵ بەرپرسانی عێراق تاوتوێی چەند دۆسیەیە بکات. لەوانە دۆسی ئاو و گرفتی ئاو لە نێوان عێراق و تورکیا کە خۆی دەبینێتەوە لە ڕێکەوتنی نێوان هەردوو وڵات لەسەر دروستکردنی بەندا و گرتنەوەی ئاوی دیجلە لەلایەن تورکیاوە. هاوکات دۆسیە ئەمنیەکانی وەک شەڕی چەکدارانی قەندیل و ئاسایشی سنوورەکانی نێوانیان دۆسیەیەکی دیکە دەبێت کە هەردوو لە گفتوگۆی لەسەر دەکەن. هەر بۆیە باڵیۆزانی تورکیا و عێراق لە ئەنقەرە و بەغدا دەڵێن تورکیا و عێراق کار بۆ ڕێکەوتنێکی استراتیژی نێوانیان دەکەن لە هەموو بوارەکاندا. تورکیا دەیەوێت عێراق چەکدارە دژبەرەکانی وڵاتەکەی لە قەندیل بنبڕ بکات و ڕێگری لە چالاکیەکانیان بکات. هاوکات پرسی ڕێگای گەشەپێدان کە بڕیارە بەناو تورکیادا تێپەڕێت و ئاڵ و گۆڕە بازرگانەکانی نێوانیان پرسێکی دیکەی نێوان هەردوو وڵاتە. لەسەر مێزی دانوستانی نێوان هەردوو وڵات دۆسیەیەکی قورسی دیکە هەیە کە پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمە. سەردانەکەی ئەردۆغانیش بۆ هەولێر بە هەمان مەبەست بووە کە تورکیا گرفتی کرێی گواستنەوەی بۆری نەوتی هەرێمی هەیە کە بۆ هەر بەرمیلێک دەوترێت داوای 9 بۆ 11 دۆلار دەکات تا نەوتەکە بگوازرێتەوە بۆ بەندەری جەیهان. هەرچۆنێک بێت ئەردۆغان دوایین قسەی خۆی لەسەر پرسی هەناردەی نەوتی هەرێم بە بەرپرسانی عێراق و هەرێم دەڵێت. هەر بۆیە وەزیری سامانە سروشتیەکانی وڵاتەکەی لە سەردانەکەیدا یاوەری دەکات. چاوەڕێ دەکرێت سەردانەکەی ئەردۆغان یەکلاییکەرەوە بێت بۆ زۆر دۆسەی هەڵپەسێرا و لە نێوان هەرێم و بەغدا کە گرنگترینیان هەناردەی نەوتی هەرێمە. لەم کاتەشدا ئەمە لە بەرژەوەندی سێکوچکەی بەغدا ئەنقەرە هەولێرە کە پێدەچێت فشاری ئەمریکاش کاریگەری هەبێت بۆ ئەوەی پرسەکە زووتر یەکلایی بکرێتەوە.